سلااو ڕێز ڕێدارین هێژا سلااو ڕێز هون بەخێر هاتن ji بۆی لایفەکی پڕ کورد ئەو لایف دێ پڕ کورد بەبێ زێدەتر بە کورتیژی نوچە و بوویەرە دەناوبەرە ئیرانی و ئیسرائیلێ ئەم بە کورتی هەنێکی دەنرخێنن ئیدی کێم کەس تەخمین دەکردن و ئیران بکارە بە ئانجی بخوازێ دەوێ دەمێدا بەرسیفە ئیسرائیلێ بدە لێ دقەیە داوێدا ئەو بەرسیودان هات و تێگوتن و لە گۆری ئیرانێ تێگوتن و 400 موشکێن بالستیکی هاویتن ئیسرائیلێ و پرانیژی لە تەلەڤیڤێ کەتنە و لە گۆری ئیسرائیلێژی یعنی 200 موشکێن بالستیکی هاویتنە 200 دەبە ئانژی 400 دەبە لە دیمەنان داهات خویایکردن هەم دیمەنێن ئیسرائیلی هەمجی دیمەنێن و کەسان لە ڕێکە تەلەفۆنە مۆبایل گرتن و لایف کردبوو نیشاندن هەنێک موشک جوانە کەتنە ئاردێ یادنێژی لە گۆری هەنێک ڕۆژنەمەڤانێن سەر بەخۆ گەلێک جوان موشەکانە ئیدی بارەگەهێن عەسکەری و ئەمنی یا ئیسرائیلێ کردنا ئامانج و هەنێکژی پێکاتن یەک جوانەژی زانینگەها تەلەڤیڤەیە و لە کەلەکێ زانینگەهەیە بارەگایەکی گرنگ یا ئیستیخبارات و موسادێ ئیسرائیلی هەیە لەور ئەو کردە یعنی وەکمە گوت من بەخۆشی یعنی زەحمەت دەدەیت ئیران بەرسیو بدە لێ دەناوبەرە دوو ڕۆژاندا بەڕاستیژی هەیمەنەیە دەوڵەتە ئیرانێ معنەیە دەوڵەتە ئیرانێ کە بە تەمامەتی کەتە بن پرسیارە یعنی دیسانجی تشتێک و ئەز من دەهگوتن ئەز لە سروی ئیسرار دەکەم یعنی نەهاوشونڤە ئیران ئیدی نەکارێ بێ لە ڕێکە استراتیژیە شۆڕشە ئیسلامی ئیرانێ و لینگەکیوی دژمناتیکردنە ئیسرائیلێ بوو لینگەکیویژی هێزن پرۆکسی بوو ئیدی سیاسەتە خۆ لە ڕۆژهەڵاتە ناوین بەمەشینێ ئەف لە گۆری من بەداویتێ لێ ئیرۆ ژبووی و هەرچنە بێ حرمەتە دەوڵەتە خۆ بپارێزن هەیمەنە دەوڵەتە خۆ بپارێزن ئیدی ئەو دەوڵەت چند لە هەندوردا چ لە دەرەدا وەقاسی نەوێ ڕازیکردن مەجبور بوون ئەو بڕیارێ پڕ زەحمەت و ئەو شەروەکی وەکی و دەبێژن شەربەتە تەحل ڤە خوارن و بڕیاردان بەرسیفە ئیسرائیلێ بدەن بێگومان لە گۆری سەرکردایەتیە ئارتێشا قودس داخوێنیەوان یا ئیرانی لە گۆری داخوێنیە ئەو تەنێ ئەوێ یەکەمینە یعنی پێنگاڤە یەکەمینە پێنگاوێ دنێژی هێژی بەڕێدانە و لە هەفتەی ئۆکتۆبەرێژی هات تەزبیتکردن یعنی هەگەر و ئیران بخوازە بەرێ ڕانەگەێنی ئێرشان ئەو موشکێن بالستیکی بە تەمامی ناین ئاستەنکردن دێ هەنێک کە سەد بکەون عاردێ و هەگەر و نەکەون عاردێژی وێ لەسەر ئاسمانی تەلەڤیڤێ بێن تەقاندن هەر موشەکەک ژوانە هەگەر لە ئاسمانێژی بێ تەقاندن زەرەرێوی گەلێکی زێدەیە و تەخریباتێک و چێ دیکە نەکێمە تەخریباتێن پسیکۆلۆژیک تەخریباتێن ئابووری تەخریباتێن ژینگەیژی و چێ دیکە نەکێمە ئیدی نەها لە سروەیەکە دیمینی ئەمریکا و ئیسرائیل چۆ بەرسیف دەدەن بەرسیف دەدەن ئان بەرسیف نادەن لە گۆری نوچەیان NMBS یا ئەمریکایە نەها جۆ بایدن کامیلا هارس و سازیە ئاسایشە نەتەویە ئەمریکای دەناوە جوینێکی پڕ گرنگدانە و دێ بڕیار بدەن کە دێچەوە بەرسیفە ئیرانێ بدەن بکەون شەڕ ئانژی دیجارەکی دن دیپلۆماسیە بدەن خەبەتاندن لە بەقاسی و خویا دکە دیپلۆماسیاوان نەها زێدەتر ژالیە ئەمانوێل ماکرۆن هەم لە نیویۆرکێ لە جڤینە نەتەوێنیەک بووی هەنێک دیپلۆماسی ڕێڤەبرن هێژی هەنێک دیپلۆماسیە لە ڕێکە ئۆردونیاندا
و لە ڕێکە لوبنانیان ڕێڤە دەبا کە ئەم بزانن بەرە کو دەچێت لێ چ دەبە بلا بەبێ ئیدی ئیران ئەو تۆپ ji ساحەیە خۆ دەرخست ئەو ڕەخنێن و 2 ڕۆژ بوون لە ناوە ئیرانیدا دەهاتن کردن حتا ئالیگرن دەولەت تێژی بەخۆ یعنی پرانیا خۆ مەجبور بوون یعنی ئالیگرێ وەیەکێ بوون و بەرسیفەک بێداین هەگەر و دەزەرەرە دەولەتە ئیرانێ دابەژی مەجبورە بەرسیفەک بێداین ئیسرائیلجی احتیمالات شکی وسا بخوازێ بێگومان لێ ئیران مەجبورمە کو وێ بەرسیفێ بدە ئەو موشک باراندن نەها حالیر ئەس باوەڕم هاتنە ڕاوەستاندن و دە سعاتین پێشمەدا بەردەوام بکە بەردەوام نەکە ئەم هێژی وەک مەگۆت نزانن وەکی دنێژی کە ئەم بەهەورا لە بەندا بڕیارە ئەمریکایە بن کە ئەمریکا بە ئیسرائیلرە هێرشێکی دکێ ناکە یعنی ئەستەخمی ناکەم ئیسرائیل دە ڕۆژە ئیرۆدا بەبێی ئەمریکا بخوازە ئێرەشێکی بکە یعنی دەبک و چالاکێکی بکێ لێ نەکارێ ئێرشێکی عسکەری سەرتانسەری بۆ سەر ئیرانێدا بکە و ئەمریکاژی بەڕاستی مەجبور دەمەنەها تۆپ کەتیە ساحەیەوی ئیدی ئەو گرێک بریارێ بدەکە دەکا شەڕێکی هەرێمی ئان ناکێ شەڕێکی هەرێمی ئەو دەبە وەکی هەنە کەس دەپرسن دەبە شەڕی جیهانی یعنی شەڕی جیهانیش خوا بەوی ڕەنگی ینی شەڕی جیهانیە سێمین دەبک و نا ئەو شەڕ بێکومە دە شەڕی جیهانیە یەکەمین و دوێمیندا دیت وەک دەبێژن بە ئاوایەکی هیبریدی بەڕێوە دەچن لە چەندجیان شەڕێن بچوک بچوک بەڕێوە دەچن احتیمالە ئەو بێ لێ ئەو زێدەتر پەرە دەسینە ئانژی لە جەیەکیدا دەدەن ڕاوەستاندن دەوێ سەردەمێدا لە گۆری من ئیران پۆتانسیەلی تێدا هەیە و شەڕێکی هەرێمی بکە و وێ دەمێ مەجبور دەبێ یعنی مەجبور دەبێ پشتگیریە رووسیای و چینێ بەدەست بخە دەوێت دەمێدا دیکێ یەک ئانژی چەکێ خۆی نوکلەری دەبێژە چەکێمنی نوکلەری ئامادەیە بۆمبێمنی نوکلەری ئامادەنە وێ دەمێت تەحەدا بکە بەوی ڕەنگی دەبێت ئەو پۆتانسیۆن تێدا هەیە احتیمال تێدا هەبێ لێ پۆتانسیۆلێکی دنێژی تێدا هەیە بڕیارێن ئۆپۆرتۆنیز بدێ نەهاوشونوە ئێرشنەکەی سەر ئیسرائیل و بە ئەمریکارا لە هەر بکە بەریا هەڵبژاردنێ ئەنجی پشتی هەڵبژاردنێ ئەو هەنێکی دە بەرژەوەندیە ئیرانێژی دایە یعنی لە بەرژەوەندیە ئیرانێدانینە نەها شەڕێکی بدێ ئەنجامداین کامێلا هاریس ئیدی دە هەڵبژاردنێدا سەر نەکەوێت دۆناڵد ترامپ بێسەر دەسەڵاتداریە وێ دەمە ڕەوشە ئیرانی بخێ زێتر بخێت تەنگاویان و لە شوونە ئیرانێ مەجبوری هەنێک وڵات هێندنێ بێ لە هەرێمێ مینا تورکیایی ئیران احتیمالە لەوەیەکێژی بفکرێ سیاسەتێکی خۆی ئۆپۆرتۆنیستی ئەنجام بدێ ئیدی لە هەنێک واراندا گاف شون بە باوێژە و ئیتیفاقێکی بە ئەمریکایە بکە و ببە ئەو ئیتیفاق ببە سەدەمێ سەرکەتنە کامێلا هاریس لە هەمان دەمێدا لە ناوە وێ ئیتیفاقیدا هەنێک پاکێجێن استراتیژیک هەبن مینە کۆریدۆرێن ئێکۆنۆمیک لە کۆرفەجێ یانژی ئیتیفاق دەربارەی ئەنەرژیەدا و ئیران ئەنەرژیەکی خودی ئەنەرژیەکی زێدەیە دەوێت دەمێدا ئەو ئەنەرژی گرنگیا خۆ هەیە ji بۆی و ئەمریکا هێژی ئیسرار دکە و ئەو شەڕ بە رووسیایێرا بەردەوام بکەم و حتا جەیەکی ئابلۆقیان بەردەوام بکە لەسەر رووسایی لێژ بووی و ئابلۆقە بەردەوام بن دەوێت و خەتەکین و ئەنەرژیەکی نو بێدیتن داک و بکارەبن ئەو ئابلۆقە و ئەو شەڕ بەردەوام بکەن یعنی هەردوو پۆتانسیالیژی هەنە لێ وەک من گوت تشتێک و نەتەنیاهۆ کرد یەک پەی یەک ئیدی کۆنسۆلۆسا ئیرانی بۆمباردمان کرد لە سووریایە پشترا ئیسماعیل هانی لە میڤانخانەیە سەر و کۆمەردا کوشت دە هەمان دەمێداژی باڵێکی مەزن نوێنەرێ سوپای قودسە ئیرانی مرۆڤ دەکارێ بێژە ئاژی نوێنەرێ باڵێکی گرنگ یا شۆڕشە ئیسلامیە ئیرانێک و حەسەن نەسڕەڵڵا بوو ئیدی لە بەیروتێ کوشت وانە شتێکن و
ایران مجبوری از باوەڕم مجبوری vەیەکێ کرد و ئەو ئێرش ئەنجام بدا لێ ئەو ئێرش نایە سەدی نایوێ واتایک و ئیرە و شونڤە ئیدی هەمی خەت هەمی دەری بە ئەمریکایڕا هاتن داخستن و ئیران ژغێنی شەڕێکی هەرێمی بڕیارێکی دنێ نادا یعنی گەلک جاران بڕیار دەما شەڕێن سەختدا تێنداین بڕیارێن بەرەڤاژیژی حتا دەناودا کام لێ بنەڕەن دە سەعاتن پێشدا چ دەبە سوپاسیەوە دەکەم و حتا نەها بەمەڕابوون ئەز هەوڵ بدەم ئیشەفکا چ گۆڕتن چێ دەبێ ئەمێ دیسە سبێ زوو بە هەڤڕام سلااو ڕێس